چەند کارە ساتێ لە ماوەی دوای بەخۆی شۆرتی کارەبا وەشتانەوە کرا ئایا چی بکرێت چی نەکرێت بەڵام من گرنگترین شت کە بکرێ ئەوەیە کە سیستەمی کارەبا هەر سەر تا با چاک بکرێ بازی لەسەردا بنوێ بەڵام بە شێوەیەکی جێگیر هەبێ هەروەکو زۆربەی وڵاتانی تر هۆکاری سووتانی ماڵان ئێستاکە کە لە شار و شارۆچکەکانی کوردستاندا هەیە دەتوانم بڵێم هۆکارەکەی دوو هۆکاری هەیە هۆکارەشان دەتوانم بڵێم حکوومەت بەرپرسە هۆکارێکی تریش ئێمانی هاوڵاتیانە هۆکاری یەکەم کە حکوومەت کە بەرپرسە هۆکارەکەی ئەوەیە ئەو بازرگانانێک کە کەلوپەلی کارەبایی دەهێنن دەتوانم بڵێم کەلوپەلەکان کوالیتیان زۆر بەرز نییە حکوومەت دەتوانێت ڕقابەشی تەواو لەسەر ئەو بازرگانانە دابنێتن بابەتی شۆرتی کارەبا دەبێت خەڵکی ئێمە زۆر بە هوشیاری مامەڵە لەگەر ئەو بابەتەدا بکەتن چونکی پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە اینجا کاتێک کە ئەڕۆنە دەرەوەی ماڵەوە دەبێت ئامیرەکانی کارەبا ئەوێ دەبێتە هۆی شۆرتی کارەبا دەبێت بیکوژێنەوە کارەبا لە سەرەتاوە گۆڕانکاری دەوێت بەڕاستی ئەو کارەبایی کە خەڵک دەیوێ ئەوهان نییە هۆکارەکەشی دەگەڕێتەوە سەر حکوومەت دەبی هاوکاربی منەتیش دەبی هاوکاربی بەس بە زۆریەکەی حکوومەت دەبی هاوکاربی لە مەسەلەی کارەبای چارەسەری لە لای حکوومەتە لە لای هیچ کەسشکە نییە زۆر سوپاس.